سڵاو ئەم کاتتان باش ئێستا ئێمە لە بەردەم خەڵای هەولێرین ساڵانە لێرە لە پشتیمەوە خەڵکێکی ئێزگار زۆر لێرە دەوەستان و لێرە مەڕاستیمەکان بەڕێوە دەچوون تا درنگانی شەو تا دواترکەکانی با بڵێن کۆتایی ساڵ لێرە خەڵک کۆ دەبنەوە لێرە کۆمەڵک یاری ئاگرین بە ئاسمان مایەش دەکران بەڵام ئەم ساڵ جیاواز لەگەڵ ساڵەکانی ڕابردوو هیچ قەڕەواڵێکی ئەوە تۆ نابێت و هیچ مەڕاستیمێکی فەرمینە من دەمەوێت باس لە پێشێ باز لە هەندێک ڕووداوی با بڵێن گەورە بکەم کە ئاستی دڵ یەک دوو هاوڵەت ستاو لێبێت ساڵی نوێ پیرۆز بێت. سوپاس رحمت دەی بابێت ئەنگۆ وەڵا ئەف ساڵە خوب چەکە نەخۆش بی بچەکە حەزنت دلێ مەدا بەس پێدێتە حەفلە و تشتێت ئینشاڵڵا دەست پێگیرینێ خۆشە. تۆ خەڵکی ڕۆژ ئاوای خەڵکی ڕۆژ ئاوای نا خەڵکە دووی خەڵکی جۆرچی بەخێر بێ هەولێر دەبێ پرسیارێ لە بکەم ئەم ساڵی 2021 چۆن بوو چۆن بینی خودێ خوش بی و ئێ نەخۆش بێ حەزن گەلێک بێ و ئەف شەهیدە چون زۆرە زەحمەت بێ بۆ مەقڕا کووردا ئاغلبەت ئەف شەهیدەیە چوین ئەف ئاوات ئەربیل بلگەرەکە بۆ مەیە خۆش بی هیوای چی دەخوازی بۆ ساڵی نوێ 2002 خوشی بیت ئەف عالەمە بکەی بیت ئینشاڵڵا چه حەزن دلێ کەسێدا نامینیت ئەف خوشی ئەف ساڵە ئینشاڵڵا خوشی بیت بۆ مەخڕا کووردا بۆ هەمێ عێراقێ خوشی بیت تا خۆشتر سوپاس باش ناوێ قسە بکات دەورە مۆبایلەکەت دانێ بە مۆبایلەوە دەورە وەرە دەورە مۆبایلەکەت دانێ وەرە فری فەرمایەت باش توریسم ساڵی 2021 چۆن زۆر خۆش بوو بەلایمەوە ساڵێکی خۆش بوو چەندین یادگاری و خۆشم لەگەڵیە بوو هیوا چێ بۆ ساڵی نوێ وەڵای هیوام خۆش بەختەرەوە ساڵێکی خۆش بوو پڕ خۆشی شادی بێ بەڵێ ئەمەژە بە هەندێک ڕووداوی با بڵێن گەورە بکەم لە ساڵی 2021 پاپای فاتیکان سەردانی شاری هەولێری کرد و سەرۆکی فەڕەنسا سەردانی شاری هەولێری کرد و دەبێ باس دەکەم کە جگە لەو سەردانە گرنگانە هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو جگە لەوە هەندێک ڕووداوی دیکەی زۆر زۆر ناخۆش ڕوویادا لە سوبی پارێزگاکرد ئەو 2000 شاری هەولێر ڕوبەڕووی لافاو بووە لافاوی دروست بوو لەگەڵەوەدا لە دەوروبەری شاری هەولێر داعش چەند جارێک هێرشی کرد لەسەر گوندەکانی دەوروبەری شاری هەولێر و لەوێەوە شەهید هەبوو لەلایەن هێرشی پێشەوەکەوە لە هی خەڵکی دیکەش دەبێت سۆلای ئەو گەنج و سڵاو دەبێت دۆر بزانم هیواتی دەڵێ نازانم وەستاینە دەوەرە باشی جارێک سڵاو دەبێت ساڵی 2021 چۆن بوو بەڕای میز باش نەبوو کۆمەرە کارەساتی ناخۆش خۆشگوزەرانی خەڵکی زۆر دواکەوت هیوادارین 2022 باشتر بێ ئینشاڵڵا هیوا چێ بۆ ساڵی 2020 خۆشگوزەرانی خەڵکی بەرەو پێش پێت وایە ئەو ناخۆشیانی باس کرد یا هەندێک بابەتە بی لە ساڵانی 2021 2020 لە 2022 چارەسەر بکرێت هیوادارم ئینشاءڵڵا چارەسەر بکرێ ئەو ناخۆشیانی لە 2020ەوە دەست پێگر بەهۆی نەخۆشی کۆرۆنەوە دواتر ئەو کۆمەڵێ ناخۆشی شەڕی داعش و کۆمەڵی پێشمەرگەمان شەهید بوو کۆمەڵێ خەڵک بە لافاو بە دڵنیاییەوە جانی لەدەستدا ئەوانە زۆر ناخۆش بوون هیوادارین 2022 بەلایانی کەم هیچ ناخۆشیکردن و خۆشگوزەرانی خەڵکیمان زۆر لە مەبەستە ئینشاءڵڵا خەڵک هەموو خۆشگوزەران دەبێت دەمێ ئاماژەوە بکەم بەهۆی ئەوەی لافاو لە شاری هەولێر هەر لەم مانگەدا ڕوویدا ینی لە 15 شوێنی هەولێر شاری هەولێر ئەو لافاوە بوو لەلایەن پارێزگای هەولێرەوە بڕیاری ئەوە درا کە هیچ ئاهەنگێکی فەرمی ئەنجام بدرێت ئێستا با بڵێن تیمەکانی شارەوانیش ئێستاوە لە کاتی ئەو قەرەباڵغێدا بۆیە گەڕامە سەرەوەی ئاماژەی بەوام بکەم و ڕۆلی ئەوانیش نیشان دین لە ئێستاداش خەریکی پاکردن و شەقامەکانی بەردەم قەڵات
ئەوەی گوێتا لێ بوو هاوڵاتیانیش هەم باسی ساڵی 2021 کرد هیوایان خواست لە ساڵی 2022 ئەو کێشە و گرفت و ناخۆشیارێک کە لەم ساڵەدا هەبووە لە ساڵی 2022 نەمێرێت.